هێرشەکەی سەر کێڵگەی کۆرمۆر کارەبای کوردستانی کوژاندەوە و هاوڵاتیان شەویان بە تاریکی ڕۆژ کردەوە. دوێنێ ئەوارێ باسی ئەوم بۆ کردن کە وەزارەتی کارەبا لە ڕاگەنراوێکە دەڵێت لە چەند مانگی داهاتوودا هاوڵاتیان بۆ ماوەیەکی کاتی لە چەند شوێنێک بێ کارەبا دەبن بەهۆی چاکسازی لە تۆڕەکانی کارەبا. چەند کاتژمێرێک بەسەر ئەم ڕاگەنراوەدا تێنەپەڕی بە دیاریکراوی لە سەعات 11:30 شەودا هێرشکرایە سەر کێڵگەی غازی کۆرمۆر لە چەمچەماڵ. چەند تەقینەوەیەکی گەورە ڕوویاندا و ئاگر بڵێسەی کرد. دواتر هەردوو وەزارەتەکانی سامانە سروشتیەکان و کارەبا لە ڕاگەندراوێکی هاوبەشدا ڕایانگەیاند کە هەناردەکردنی غاز بۆ سەرجەم وێستگەکانی کارەبا ڕاگیراوە. بۆیە شەوی ڕابردوو لە هەولێر و سلێمانی و دوهۆکیش کارەبا کوژایەوە و چەند گەڕەکێکی زۆر بێکارەبا بوون. تا ئەم ساتەوەختەی کە من قسەتان بۆکەم زیانەکانی هێرشەکە بە وردی نەزانراوە و کاردانەوەکانیش بەردەوامن. بەڵام ئەوەی جێی سەرنجە تا ئێستا نە وەزارەتی کارەبا و نە هیچ لایەنێکی فەرمی باسی ئەوە نەکردووە کە ئەم پسڕانی کارەبایە تاکەی بەردەوامە بێت و ئاخۆ دووبارە مۆلیدەی گەڕەکان ئەکەونەوە ئیش یاننا. بۆ وردەکاری و کاردانەوەکانی داهاتوو چاوتان لەسەر 964 بێت.